بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و سەرقاڵبوونی پێکهاتەکان بە پەیڕەوی ڕۆژوو و کاری فەرمانبەرانەوە هاوڵاتیانی کەرکووک زیاتر لە شەواندا ڕوو لە بازاڕەکان دەکەن بۆ دابینکردنی پێداویستیەکانیان. ئەم ڕەمەزانە ماشەڵڵا گەرم بوو، خەڵکی ناتوانێت بە ڕۆژ بێتە دەرەوە، شەوان فێن کە دێنە دەرەوە و ئیتر هەموو کار و ئەو شتانی کە پێویستیان لە شەوان ئەیکردن و بە فێنەکەی کردن و تا درنگانی گەشەوە مەش دوکانمان کراوەیە هەتاکوم بەیانی و لە خزمەتی هاوڵاتیانی مەکو فرۆشیارێکە لە خزمەتی خەڵکین و بە تا بلێ لە ڕووی سعرەوە کە ڕەمەزانان زۆربەی جوملەتیەکان شتیان گران کردووە بەلی گرانیان نەکردووە، بەس ئێمە شتێکی وامان کردووە کە خێرە زۆرمان نەکردووە سەر ئاشیاکانش. ئێمە بۆیە شەودین بۆ بازار یەکەم بە ڕۆژ دنیا جەوەکەی گەرمە و زۆرمانش هەیە مۆزەفین و دوایەوە شەوش جەوێکی خۆشە لەخوا بەزیاد بێ بە ئاسایی پێشمەرگە و بەسایی ئاسایش و شورتە و هەموو قواتەمنیەکانەوە کەرکووک ئارامە لەخوا بەزیاد بێت ئەوەی هەدەفەکە کە خەڵک دێشەوان بازارێکە بۆی کەوا جەوێکی فێنکە و جێکشی خۆشە و هەم جەوێکە گۆڕێ. ڕۆژەکە گەرمە بەشە و خەڵک سەردانی بازاڕەکان لە ئەمن و ئاسایشی شارەکەمان شکر پارێزراو لە سایی پێشمەرگەکانمانەوە لە بەرەی جەنگن خوابیان پارێزێ دەستخۆشیان لەکەم چاویان ماچەکەم. جیاواز لە شەوانی دیکە کە ئێستا ڕەمەزانە خەڵکی لە بەرەوەی کە بە ڕۆژ گەرمە و بە ڕۆژوو ناتوانن پێداویستەکانی خۆیان سەردانی بازارەکان بکەن بۆی شتومەگەکانیان بکڕن بەشە سەردانی بازارەکانەکان، بەڵام لە سایی هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان شارەکە پارێزراوە ئەوە تا ئەبینین لەسەر شەقامەکان هێزە ئەمنیەکان دابەش بوون و پارێزگاری لە جیانی هاوڵاتیانەکان ئەوە شایانی دەستخۆشیە کەمەی هاوڵاتیان بەبێت ترس و لەرز دێنە بازارەکان و پێداویستی خۆمان نەکڕین. قایمقامی کەرکووک ئاماژە بۆ بەرزبوونەوەی نرخەکان دەکات لە ڕەمەزاندا و ڕای دەگەیەنێت ئەوان لێژنیان پێکێناوە بۆ سزادانی ئەو کەسانەی نرخەکان بەرز دەکەنەوە و ڕێگەش نادەن یاری بە نرخەکان بکرێت. لەم ماوەیە ئیشی باش کراوە و تەنسیق لە نێوان هەموو فەرمانگەکان هەیە، باشترین خزمەتگوزاری پێشکەش کراوە و ئێستا مەوادی بەسەرچوو لە کەرکووک زۆر کەم بووە و وعیەکی باش و بە نیزامێکی تازە ئیشەکەن بە تایبەتی لە مۆڵەکان. ئێستا بەڕاستی لە کەرکووکە ئەم شتانە هەمووی دڵخۆشکەرە، لەگەڵ ئەوەشە ئێمە بەردەوامە بین لە پەیوەندی بەردەوامە بین لە تەنسیق لە پلان بۆ ئەوەی تا بتوانین باشترین خزمەتگوزاری ئێمە پێشکەش بە دانیشتوانی خۆشەویستی شاری کەرکووکەکەین و ئەلحەمدوللا ئەم ماوەیە کە شەوانی ڕەمەزان لە ناو کەرکووک زۆر قەرەباڵغ بوو، خۆتان نەزانن لە بەتایبەتی چەند شوێنێکنا، بەڵام ئەلحەمدوللا هیچ شتێکی نەخوازرا و ڕووی نەدا و ئەوە هەمووی بە جهود و بە هەوڵی هەموو ئەو هێزانە و ئیدارە بەیەکەوە تەنسیقێکی باش هەیە. سەرباری ئەوەی لە ڕۆژانی ئاساییدا زۆربەی بازاڕەکان کراونەتەوە، بەڵام هاوڵاتیان لە وەرزی ئێستادا بەهۆی پلەی گەرماوە زیاتر لە شەواندا ڕوو لە بازاڕەکان دەکەن و شەوانی کەرکووکش بەهۆی پلانی هێزە ئەمنیەکان و پاراستنی سەنگەرەکان لەلایەن هێزی پێشمەرگەوە ئاسایش و ئۆقرەیی تێدا بەرقەرارە. ئاسۆ یاسین، کورسات نیوز، کەرکووک.